دوای بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە نێو شارەکانی هەرێمی کوردستان نیگەرانی و ناڕەزاتی بەشێک لە چین و توێژەکانی بەدوای خۆی داهێنا بەتایبەت ئەوانەی کە سەرقاڵی کار و کەسابەتن بۆ خۆیان و خانەوادەکانیان بۆ ئەو مەبەستا بەشێک لە هاوڵاتیان لە بەردەم قایمقامێتی قەزای ڕانیا کۆبوونەوە و داوای ڕێگەپێدانیان دەکرد. داواکاری ئەومانەی ئاسانکاریمان بۆ بکەن کارگەکان جیاکەنەوە کۆمپانیەکان کە جیاب بکەن و هەرگی شتێ بە نوعی خۆی یان ئاسانکاریەکە لە شوێن خۆی بکرێ مەسەڵەن چواخوڕە بکرێ حاجاوە لە حاجاوە بکرێ ڕانێ بکرێ. ئێستا لە نێوان ئەو بازگانە چەند جار لەوێ بە پێدێم ئێستا ئەلەوێ پۆلیسێک بێکتم ئەگەر ڕێگە پێدانەکە دووەرنەگریوە لەوانێ غرامەت بکەم یعنی زەمانەت ناکرێت نزیەکە لە سەرەتای 28 سعاتەکەی وا من بەدوای ئەو ڕێگە پێدانێم. ئێمە دەستیمان پێ دەکەن میدنای ئاجیاوە کتاب شتەکانی بۆ هێناین بۆ ئێرە لێرە بۆمان تەواو ناکەن هاتوین بۆ ئێرە جارێک پێمان دەڵێن بڕۆنەوە بازگەیان داناوە بازگەکان ئیزنمان نادەن ئەنی هێندێک شت هەیە ئێمە لە خۆمان عاڵین نین ئەگەر سەلاحیەت دەدرێ بە نەعیەکان لە نەعیەکان پشگیریەکەمان بۆ بکرێ و ئازاد بکرێن. قایمی ڕانیش دەڵێ ڕێکارەکانی ڕێگەپێدان گۆڕاکاریان بەسەردا هاتوو بەپێی بڕیارە تازەکان ڕێگەپێدان بۆ هاوڵاتیان دەکەن داواش دەکات پابەندی ڕێنمایەکان من بۆ ئەوەی بتوانن هاوکاری ئەو کەسانە بن کە پێویستیان بە ڕێگەپێدانە. دوای ئەوەی کە لە وەزارەتی ناوخۆ فۆرمێچکەی جیاواز هات کە فۆرمەکە هات ئێمە دووبارە دەبێت هەموو ئەو خەڵکە جارێککە بەپێی ئەم فۆرمە بە PDF ڕاکێشراوە دەبێت بە لیژنە بێ و مقدمێکی مرور و نەقبێکی ئاسایش و خۆشم سەرۆکی لیژنە من هەم لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە جارێک کە داوا لەو هاوڵاتی خۆشەویستانە دەکەین ئەوەی کە زەرورنی ئەگەر نەخۆشیە ئەگەر حاڵەتێکی زەروریە مەسەرەن کۆمپانیای خۆراکیە ئەگەر نا ئێمە بە هیچ شێوەیەک ئەنی بشێن پێمان گوتون ناتوانین ڕێگەپێدانتان بۆ بکەین چکە ئەوەی کە هاتووە بۆ ئێمە شتەکە وازەح و ڕوونە تەنها ئەوانەی کە پەیوەندیداری بە مەسایلیش پێداویستی ڕۆژانەشتی خۆراکیە لەگەڵ دەواجینە بیتی پلاسیکی ئەممانە ناباقێکەکە و ئەوانەی کە نەخۆشیش دەچن دەنا بۆ هیچ کەسێکی کە ڕێگەپێدان ناکرێت. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆربەی وڵاتانی جیهان گرفت بۆ سەرجەم چین و توێژەکان دروست بووە لە بەرامبەر ئەوەدا حکوومەت و کاربەدەستان کاراسانیان بۆ هاوڵاتەکانیان کردووە بۆ ئەوەی گرفت بۆ ژیانیان دروست نەبێت بەڵام لە هەرێمی کوردستان سەرڕایبوونی بودجەیەکی زەبەلاح کە لە بەغداوە ڕەوانەی هەرێم دەکرێت و سەرجەم داهاتەکانی تر نەتوانراوە وەکو پێویست تەنانەت موچەی فەرمانبەران بدرێت ئەمە لە کاتێکدایە بە سەدان هەزار خێزانی جگە لە پەیداکردنی بژێوی ژیانیان بەدەستەکانی خۆیان هیچ سەرچاوەیەکی داهاتیان لە هەرێمی کوردستاندا نییە و ئەوان داوای پارە لە حکوومەت ناکەن تەنها داوای کاراسانی دەکەن. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پێیام دەڤەری ڕاپەڕین.